ئێرە گوندی حلێوەیە ئەو شوێنەی کە چەکدارانی داعش و هێزی پێشمەرگە تایدا ڕوبەڕووی یەک بوونەوە. چەکدارانی داعش لەو خانووەدا خۆیان حەشارداوە و هێزەکانی پێشمەرگەش ئەمە بارەگای فەوجەکەیان بووە. لە نێوان ئەم دوو خانووەدا شەڕ و ڕوبەڕوو بوونەوە لە نێوان هێزی پێشمەرگە و چەکدارانی داعش چەند کاتژمێرێکی خایاندووە. درەنگانێکی شەوی 27 ئەم مانگە لە چوار قۆڵی جیاوازەوە چەکدارانی داعش هێشتیان کردە سەر هێزەکانی پێشمەرگە لە میحوەری دووس خوڕماتوو. بەڵام هەر زوو لەلایەن پێشمەرگەکانی فەوجی سێ لە لیوای 116 بەرپرسی هێرشەکە درایەوە. بەگشتی ئەو شەڕ ڕوبەڕووبوونەوەیە زیاتر لە 2 سەعاتی خایاند و تیایدا 7 پێشمەرگە بریندار بوون کە یەکێک لە بریندارەکان بەرپرسی میحوەری پێشمەرگە بوو لە خوڕماتوو. کە خوینیان ڕژا کەلاشیان ڕاکێشاینە کە خوینیان ڕژا و دژمنمان تێکشکاند و ئەوە دەستم وەڵای دەستم بە ئەرپێکی بریندار بوو. هێدا ئەوەشت بۆ برێمەوە سوێن بە خوێنی شەیدا و فیشەکەم هەرگر کە ئاخر فیشک لە خۆی بدەم نەک ئێرە بەردەم تێگەشتی ئێستاش فیشەکەم هەرە جیلفانیە کە هەرم گر خۆم پێش شەهید کەم نەک بکەومە دەستی دژمن و ئێرە سۆل نەکەی. فەرماندە و ئەفسەرانی پێشمەرگە لە فەوجی سێ ئاماژە بەوە دەکەن لە هێرشی ئەم جارەدا چەکدارانی داعش تاکتیکی نوێیان بەکارهێنابوو. هەروەها ژمارەیەکی زۆری چەکداریش بەشداری ئەو پەلاماردانەیان کردبوو کە پێشتر بەم ڕادەیە چەکداریان لە هێرشێکی وادا بەکار نهێناوە. لە ساعت 11:20 دقەی هجوومیەک تەسا بنکەکانی و خەڕەکانی ئێمە لێرانە خۆشبەختانە باشیان لێدانەوە و ئێستاش خوێنیان دیارە لە دووخوان ڕاکێشان بردیانەوە خۆش بەرێ وەڵڵا هۆکارەکە هەموو ئەویجێە هەموو ئەوەیە پاشماوە دەگەڕێت و ئێندەرێ و کە دێتەوە مەتیقانە هجووم دەکەتە سێ پێشمەرگە هەر هەوکارەکە هەر ئەوەیە. ئەوترەیەکێ لە پێشمەرگەکان تا ئێستا دیار نییە. بەڵێ یەکێک دیار نییە. تا ئێستا ئەو گەڕاون بۆچی دیار نییە؟ وەڵا جا دیار نییە جارە هێشتا هیچمان نازان لە چێندەرەیە. پێشمەرگە هیچ قوربانی هەبوو لە شەید و نەخێل بەخوا هیچمان شەید نەبووە تەنها بریندارمان هەیە بریندارەکانیش سووکن 7 بریندارمان هەیە. لە سەرەتای ئەم مانگەوە تا ئێستا ئەمە دووەم پەلاماری چەکدارانی داعشە بۆ سەر سەنگەر و بارگاکانی پێشمەرگە لە سنووری دووس خوڕماتوو کە پەلاماری پێشووتریان 2 هەفتە لەمەوبەر بوو کە تایدا 2 پێشمەرگە شەهید و 15 تر بریندار بوون. لەم سنوورەدا ناو بەناو لە ڕێی بۆمبی چێندراوە داعش زیان بە پێشمەرگە دەگەێنێ. ئەسوەحمات NRT میحوەری دووس خوڕماتوو.